لە نێو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا ژنان ڕۆڵ و بایەخی بەرچاویان پێدراوە و لە پۆستا حزبی و حکومیەکاندا بەشداری کارایان هەیە. لە دیداری یەکێتیشدا کە لە کەرکووک دەستی بەکارەکانی کرد، پرسی ژنان یەکێکن لەو بابەتانەی کە یەکێتی بە گرنگی و بایەخەوە کاری لەسەر دەکات. یەکێک لەو پرسانەی کە یەکێتی بەراورد بە لایەنەکانی تر هەمیشە تێیدا دەستپێشخەر و پێشەنگ بووە پرسی ژنانە. لە لیژنەکانی ئەم دیدارشدا ڕۆڵی بەرچاو بە خانمان دراوە و ئەرکیان پێسپێردراوە. جەنابی مام جەلال هەمیشە پشتیوانی لە ژنانە کرد، هەمیشە هان دەربوو پشتیوانی لێ ئەکردین، هانی ئەیان لە کۆبوونەوەکانە تەژیعی ئەکردینەوە بێ ئێوە شان بەشانی براکانتان هەوڵ بن بۆ بخۆ پێگەیاندن بۆ ئەوەی کە ئێوەش بێنە پێشەوە هیچتان کەم نییە لە پیاوان. هەزار ڕەحمەتی لێبێ زۆر هاندەری ژنان بوو، زۆر پشتیوانی لە ژنان و لە خوێندکاران و لەسەر جەمچین و توێژانەکان ئەکرد، بەڵام بە تایبەتی لە ژنان کە تۆ ژنێک ڕۆشنبیرەکەی کەواتە خێزانێکە ڕۆشنبیر کردووە، کە ژنێک دەورێکی گرنگ ئەبینێت بۆ حیزبەکەی کەواتە خۆشەویستی ئەو وا ئەکا کە مناڵەکانیشی حیزبەکان لەلا خۆشەویست بێت. چۆن هەواڵ مام جەلال لە هەموو کارێکە لە هەموو وەزارەتەکان ئەو کە پەیوەندیدار بێت کابینەیەک لە دوایەکەکان لە پەرلەمان لە ناو حیزب وەکو چۆن یەکەم حیزب بووین کە هەمیشە ژنان هاتووت پێشەوە و ڕێژە دانراوە بەشداریکردنی ژنان و لە پەرلەمانیش بە هەمان شێوە و کارمان کردو لە کابینەیەکن بە دوایەکان هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم حیزب بووە کە کاندیدی ژنی هەبووە. بە هەمان شێوە لەم دیدارەیە کار لەسەرەوە کراوە لە هەموو لیژنەکاندا کە پێک هاتووە ڕێژەی ژنان بە شێوەیەکی بەرچاو بەشداریان هەیە تێیدا و کار لەسەرەوەکەین دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتووە بۆ ژنان چی ئەبێت و ڕۆڵی و پێگەی ژنان چی ئەبێت. ئەم دیدارە بۆ ئەوەیە کە خۆمان ڕێک بخەینەوە جارێکی تر بچینەوە سەر ئەو بنەما گرنگانی کە ئەم حیزبەی لەسەر دروست بووە و لەگەڵ هەلومەرج و قۆناغی ئێستایا کۆمەڵی گۆڕانکاری کە پێویستە بکرێ لە پەیڕۆ پرۆگرامی حیزبەکەمانە ئەنجامی بدەین. کۆمەڵە لیژنە هەیە کارەکەن لەسەر دیدارەکە، لیژنە هەموو لیژنەکان تا ڕادێکی باش دیدی ژن تیا جێگە ئەکرێتەوە، نەک تەنها کە بڵین مەسەلەن ژنی تیابێ، ئەو ژنانە شتیا کار دەکەن کە باوەڕیان بە مەسەلەی ژنان هەیە، دیدی ژن جێگە دەکرێتەوە لە ناو سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا. خانمانی نێو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان با گرنگیەوە لە سازانی دیدارەکە دەڕوانن، هەروەک بە پێویستی دەزانن وەک چۆن لە ڕابردوودا ڕەوانشاد سەرۆک مام جەلال ڕۆڵی پێدابوون، داواکارن بە هەمان ڕۆحیەتەوە سەرکردایەتی یەکێتی بایەخیان پێ بدات لە سەرجەم ئۆرگانەکاندا. دیدارەکی نیشتیمانی کوردستان کە زۆر گرنگە بۆ حیزبەکەمان و زیاتر جەخت لەسەر ڕۆڵی ژنان دەکرێت لێرە. پێویستە سەرکردایەتی نیشتیمانی کوردستان گرنگی زیاتر بە ڕۆڵی ژنان و توانەکانی ژنان بدا لە هەموو بارێکە و لە هەموو ئۆرگانیەکە. پێگەی ژنان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە ئومێدەوارین زیاتر بێ و گرنگی زیاتری پێ بدرێ، کار بۆ ئەوە بکرێ ڕێخستنەکانی ژنان چالاکتر بکرێ بۆی ژنان زیاتر پێ بگەن، چونکە ئێمە لە زەمەکات و زەمانێکە داین بە پێ ژنان کۆمەلگا ڕێناکات. بە ئامانجی نوێکردنەوە و چاکسازی لە شوناس و کارنامەی یەکێتی لە سەرجەم بوارەکاندا دیداری یەکێتی لە کەرکووک دەستی بەکارەکانی کردو لە ڕێگەی 11 لیژنەی جیاوازەوە یەکەم کۆبوونەوەیان دەست پێکرد. ژنانیش وەک بەشێکی گرنگی کۆمەڵ و نێو حیزبیش لیژنەی تایبەتی بۆ پێکێنرا بە مەبەستی نەهێشتنی ئاستەنگەکانی بەردەم ئەو توێژە گرنگە. هەوار فارس، کەناڵی کەرکووک.